الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز و خۆشەویست، پشتیوان بەخوای پەروەردگار بەردەوامین لەسەر شەرح و ڕاوەکردنی ئەم کتابە بە نرخە کە کۆمەڵێک ئاداب و ڕەوشت باس دەکات. ئەو ئاداب و ڕەوشتانەی کە پێویستە هەموو کەسێک کە قورئان دەخوێنێ، هەموو کەسێک کە موسڵمانە، هەموو کەسێک کە ئەهلی ئیمان و تەقوایە خۆی بەم ڕەوشتە جوانانە بڕازێنێتەوە. لاپەڕەی 28 ويلزم نفسه بر والديه. ئینسانی ئیماندار ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بێ کە پێویستە نەفسی خۆی ڕابێنێت لەگەڵ ئەوەدا کە لەگەڵ دایک و باوکیدا چاکەکار بێت. خوای گەورە حرامی کردووە لەسەر دایک ئەولاد، لەسەر منداڵ کە بەرامبەر دایک و باوکی خۆی تەنها ئۆفیش بکات. فلا تقل لهما أف، یعنی دروست نییە حرام بە تۆ بڵێی باوەکیان ئۆف لە دەستۆ، دایکیان ئۆف لە دەستۆ، ئۆف لە باوکم، ئۆف لە دایکم. ئەمڕۆ کەسانێکەیە گویان بەو شتانە هەر نییە، ڕێز لە دایک و باوکی خۆیان ناگرن. فيخفض لهما جناحه، باڵی خۆی شۆڕکە بۆیان، واتە ڕێزیان لێ بگرێ، واتە تەواضوعی هەبێ لەگەڵیاندا، خۆی بەکەم بزانێ لەگەڵ دایک و باوکیدا. ويخفض لصوتهما صوته، دەنگی خۆی منداڵ کوڕ بێ یا کچ ئەبێ دەنگی خۆی نزم کاتەوە لە بەرامبەر دایک و باوکیدا، لە بەرامبەر دەنگی سەوتی دایک و باوکیدا. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، تەواضوعت هەبێ لەگەڵیاندا، کاتێک کە قسەیان لەگەڵا دەکەی سەوتی تۆ، دەنگی تۆ لە دەنگی ئەوان کەمتر بێ، کەستر بێ، لاوازتر بێت. ئیمامی محەممەدی کوڕی سیرین ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، وەکو ئیمامی ئەبوو عەوانە باسێکە ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێت چووینە خزمەتی، وتم باشە، پیاوێک لەوانەی کە دانیشت بوو وتی باشە ئیمامی محەممەدی کوڕی سیرین نەخۆشە، نەخۆشی هەیە؟ ئەویش فەرمی نەخێر، هەر کاتێک لە خزمەتی دایکیدا بێ وەکو نەخۆشێک سەوتی بەرز ناکاتەوە. چۆن مرۆڤێک کاتێکە نەخۆشە بێتاقەتە، لاوازە، تاقەتی نەماوە، کاتێککە قسەی لەگەڵاکەی زۆر بە کزی قسەکە. ئیمامی محەممەدی کوڕی سیرینیش ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە لە خزمەتی دایکیدا بوو ئابە و جۆرە سەوتی خۆی کز دەکردەوە. بۆیە ڕێزگرتنی دایک و باوک واجبێکی شەرعیە لەسەر شانی هەمومان، ئەوەی کە دایک و باوکمان ماوە ڕێزیان لێ بگرین، حتا لە ژیاندا ماون حورمەتیان بگرین. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کاتێکە داوایان لێ کرد بێتە قازی، بێتە دەسەڵاتدار، بەڵام ئەو هەر پشتی هەڵدەکرد، ئەو هەر بە هیچ جۆرێک ڕازی نەدەبوو بەوەی کە ببێتە قازی، ببێتە دادوەر، حکم لە نێوان خەڵکیدا بکە. چەند جارێک هەوڵیاندا لەگەڵیدا، بەڵام بە هیچ جۆرێک ڕازی نەبوو. ئەمجا ناچار سجنیان کرد، لێیان دەدا. کاتێکە سەری بریندار بوو خوێنی پیا هاتە خوارەوە بەهۆی لێدانەکەوە، دەستی کرد بە گریان، زۆر گریا. وتیان ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێ بۆچی دەگریت؟ دەگریا؟ دەیفەرموو بە کوڵ دەگریا. دەیان فەرموو بۆچی دەگریت؟ ئەیفەرموو ئێستا خەم لە دایکم بەخۆم، ئێستا دایکم من ئاوا ببینێ سەرم شکاوە، ئازێت دەراوم، خەم دەخوات، بێتاقەت دەبێ، منیش لەبەر ئەوەی کە دایکم خەم دەخوا منیش بێتاقەتم بۆیە دەگریم، بۆ ئەوە دەگریم کە دایکم خەمبار دەبێت. ئەوە ڕێزکردنە لە دایک، ئەوە حسابکردنە بۆ ئەوەی کە فەرمانی خوا پێغەمبەری خوای لەسەرە صلی الله علیه وسلم. گریانەکەی تەنها لەبەر ئەوەیە کە
دایکم خەفەت دەخوا بۆیە ئەفەرمێ هیچ شتێک نییە بەلای منەوە ناخۆشتر و قورستر بێلەوەی کە دایکم خەفەت بخوا خەمم بۆ بخوا ئێستا من بەم حاڵە ببینێ بێگومان بێتاقەتە بێ بێزارە بێ خەمبارە بێ منیش بەڕاستی خەم خواردنی دایکم بەلام شتێکی زۆر قورس و گرانە بۆیە ئینسانی ئیماندار هەتا پێی دەکرێت لەگەڵ دایک و باوکیدا بەڕێز بێ سەوتیان بەسەرا بەرز نەکاتەوە ويبذل لهما ماله ئینسان ئەو ماڵ و سەروەتەی کە هەیەی بۆ دایک و باوکی سەرفی کات خزمەتی بکات بەڕاستی کاتێکە پرسیارێک دێتە ئاراوە ئینسانی موسڵمان حەز بە شەرمەزاری دەکات یعنی نازانم چۆن لە ڕوویان دێ هەندێک کوڕ هەیە ئەگە تەلەفۆن دەکەن یا پرسیار دەکەن لە مامۆستایەکی ئاینی یا لە چەند مامۆستایەک دەڵێن ئایا دروستە زەکات بدەنێ دایک و باوکمان یعنی تۆ کوڕی بەڕێز گەیشتوتە حاڵەتێکی ئاوها تۆ بەرامبەر دایک و باوکت خۆ تۆ ئەگەر چل وەرەقەت هەبێ چل گەڵات هەبێ ئەمجا گەڵایە زەکاتت هەیە یعنی تۆ بەلایەنی کەمەوە چل گەڵات هەیە یعنی دەست تێی ناچێت دوو گەڵا سێ گەڵای بدەیتێ دایکت ئیلا بێ زەکاتیان بدەیتێ بەڕاستی ئەمە کارەسات ئەمە مای شەرمەزاریە کە من پارەم هەبوو پارەی زەکاتم هەبێ خەڵکی وایە بەدەیەها و بە سەتەها وەرەقە و گەڵا زەکاتی هەیە پرسیارەکە دروستە لەو زەکاتە بدەمە دایک و باوکم خوا هیدایەتی و کەسانە بدە و نمونەیان زۆر نەکات ناو کۆمەڵگادا چونکە ئەوانە هیچ مای دڵخۆشی نین کە لەگەڵ دایک و باوکە بەم جۆرە بن ئینسانە بێ ماڵ و سەروەتەکەیشی ئەوەی کە هەیەی لە توانایدا لە خزمەتی دایک و باوکیدا بێت أنت ومالك لأبيك پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکەی فەرموو خۆت و ماڵەکە شتی باوکتە تۆ بچی زەکاتی بدەیتێ پرسیاری ئەو پێ زەکاتی پێشێ من خۆم کاتێکە پرسیارە دەبیستم هەست بە شەرمەزاری دەکەم سوێن بەخوا دەڵێم خوای گەن کوڕی ئەوە بە کەس نەدەی بۆچی لەبەرەوە ئەوەندە پارەت هەبێ دایکت باوکت چاوی لە زەکاتەکەی دەستی تۆ دەستی خەڵکەوە بێت خوا هیدایەتان بدە وينظر إليهما بعين الوقار والرحمة تماشای دایک و باوکی خۆت بکەی بەڵام بە چاوی ڕێز و حرمەتەوە بە چاوی میهرەبانیەوە تەماشای دایک و باوکی خۆت بکەی ئەو کەسانی کە ئێستا دایک و باوکتان زیندوون ڕێزیان لێ بگرن ڕۆژێک دێت بەخوا لە دەستیان دەدەن ڕۆژێک دێت کەسێک نابێ پێی بڵی دایک گیان نییە ڕۆژێک دێت کەسێک نییە پێی بڵێ باوەی گیان نییە تەواو کۆتایی پێات باوک لە ژێر خۆڵ دایک لە ژێر خۆڵ کۆتاییان پێهات و جا پێشەوەی ئەو ڕۆژە بگاتە سەری هەمومان و هەمومان تووشمان بێ ڕێزی دایک و باوکتان بگرن دڵخۆشیان کەن یەکێک لەو شتانەی کە زۆر خۆشە بۆ ئینسان کاتێک کە دایکی یا باوکی یا هەردووکیان دەمرن دەڵێ سپاس بۆ خوا ئازاری دایک و باوکم نەداوە سپاس بۆ خوا مای دڵخۆشیە عیبادەتێک گەورەی کردووە کاتێکە لەگەڵ دایک و باوکیدا چاک بووە دایک و باوکی خەمبار نەکردووە بێتاقەت یاری نەکردووە بۆیە دەبێ بە چاوی وەقار و ڕێز و حرمەتەوە بە چاوی ڕەحمەت و میهرەبانیەوە تەماشای دایک و باوکی خۆت بکەیت نەک وەکو کەسێکی تر تەماشایەکی یعنی جاری وای دەبینی منداڵە یعنی بە جۆرێک کوڕە یا کچە بە جۆرێک تەعامل دەکات لەگەڵ دایک و باوکیدا وەکەوەی کە لەگەڵ برای لەگەڵ خوشکێکی خۆیان تەعامل کە هەڵس و کەوت کە ئەمە کارەساتە دایک و باوک دەبێت ڕێزیان لێ بگرێ بە تەواوەتی ڕێزیان لێ بگری دکتۆرێکی سعودی ئافرەتێکی سعودی دەڵێت ڕۆژێک گەنجێک هات بۆ لام ناوی محەممەد بوو تەمەنی 30 ساڵ بوو دایکی لەگەڵدا بوو بەڵام دایکی شێت بوو شێت دەڵێت کاتێکە تەماشای کرد ئەو سکرتێرەکەی دەڵێ دایکی دەکردە باوەشەوە ئەم محەممەد ناوە دایکی دەکردە باوەشەوە دایکشی بە چەپۆک لێ ئەدا ئەیدا بە ناوچاویە دوو لە ڕێی بەڕێستان تفیەکرد ناوچاوی محەممەدی کوڕی ئەوش پێ ئەکەنی و تفەکەیە سڕی لەچکەکەی لەسەری فڕێ ئەدا محەممەد دووبارە لەچکەکەی بۆ دەهێناوی و دەکردە سەری دایکی خۆی دایکی شێتە و ئاگای لە خۆی نییە
کاتێککە چۆ ژوورە بەلای دکتۆرەکە دکتۆرە ئافرەتەکە دکتۆرە سەعودیەکە دەڵێ سرم سوڕما لەم گەنجە ئیماندارە. تەماشام کرد ئەم گەنجە خزمەتی دایکێکە و دایکشی قسەی پێ ئەڵێ. وتم ئەمە چی تۆی؟ وتی ئەمە دایکمە. وتی ئەم حاڵەتی بوایە؟ وتی وەڵی هێناومە وتم زان شەکرە و زەخت و شتی چۆنە، سیحەت و تەندروستی چۆنە؟ وتی باشە بۆ تەسەڕوفات ئاوا دەکات؟ وتی دایکم هەر شێت بووە، هەر لە زگماکی شێت بووە. سبحان الله، هەر شێت بۆ تاوە نەبووە. بەڵام باپیرم بە زۆر بۆ باوکمی هێنا، شێت بوو تاوە نەبوو. بەڵام لەگەڵ باوکمە ئیدارەی نەکرد، باوکشم ئیدارەی نەکرد لەگەڵیدا. چەند ماوەیەکی کەم بە یەکەوە بن قەدەری خوا دایکم حامیلە بوو بە منەوە. منی لە سکتا بووم. بەڵێ دەفەرمێ وەڵڵاهی لە 10 ساڵیەوە کە تۆزێ دەفاممەوە من خزمەتی دایکم دەکەم. شەوان کە دەخەوم حەبلێک قات دەبەسمە قاچی دایکم و دەبەسمە قاچی خۆمەوە بۆی دایکم شەو نەڕوات، چونکە دایکم ئاگای لە خۆی نییە. وەڵڵاهی بەردەوام خزمەتی دەکەم، بەردەوام خزمەتی دەکەم، حەزی لە چی بێت دایکم بۆی پەیدا دەکەم. دکتۆرەکە دەڵێ سەرم سوڕما لەمە ئافرەتە کە بەم شێوەیە کوڕەکەشی ئاوا خزمەتی دەکات. بە محەممەدم وتم محەممەد ئێ باشە خۆدایکت نازانێت کە تۆ کوڕی ئەوی؟ وتی ناوەڵڵا ئێستا نازانێ من کوڕی ئەوم، هە نازانێ کوڕت چییە و کت چییە و پیا و چییە و ژن چییە و برا خوشک چیە، هیچ نازانێ. بەڵام قسەی زۆر بە قووەتی کرد. ڕەحمەتی خوای لێبێت، ئەگە زیندۆ یا مردۆ ئێستا. وتی دکتۆرە گیان ئەگەر دایکشم نەزانێ کە من کوڕی ئەوم، خۆ من دەزانم ئەمە دایکمە. ئەوە گرنگە. خوای گەورە عالمە و زانایە کە ئەمە دایکی منە دەبێ خزمەتی کەم. ئەمڕۆ دایکی ساغە فڕێدا، دایکی ساغە خزمەتی ناکە. ئەڵێ تەلەڤیزۆنێک هەبوو لە عیادەکە ڕسمی کەعبەی پێشانەدا، ئەڵێ دایکی وتی من بۆیانە. وتم دایکیان بەسەر چاو. وتی باشە ما خۆ ئاگای لە ئیشتێک نییە. وتی هەر کاتی حەزی لێ بێ بە کۆڵی بم بۆ کەعبەک تەوافی پێکەم. سبحان الله. هەرچەندێ دایکم نەزانێت کە من کوڕی ئەوم، خۆ من دەزانم کە ئەمە دایکم. پێش مشتی خوای گەورە دەزانێت. ئەڵێ چووە دەرەوە، دکتۆرەکە دەڵێ زۆر گریام، زۆر گریا. بە دڵی خۆم وتم جارێک کەس مەکەنە ژوورەوە، زۆر گریا. دی وەڵڵاهی بیستومە خەڵکی لەگەڵ دایک و باوکیان چاکەی کردووە، و بیستوشمە خەڵکی لەگەڵ دایک و باوکیان بەڕێز بووە، بەس وەڵڵاهی لە ژیانمدا شتی وام نەبینی و نەبیستوشمە کە ئینسان ئەوەندە لەگەڵ دایکی خۆیدا بەڕێز بێ. جا ئێوەش هەتا ماون لە دەستیان نەداوە ڕێزیان هەیە بگرن. شتێک لەو شتانەی کە کاریگەری بەسەر منەوە هەبوو، ڕۆژێک چوومە قەبرستانێکەوە، لەسەر قەبرێک خۆڵ ئاوا بەردی بچووک نووسرا بوو باوەکیان، باوکی مردبوو، یا قەبرێتر نووسراوە دایکیان. هەتا ماون دایکیان و باوەکیان کە کەرکە لە دەستتدان بەخوا قەڵایەکی گەورە لە دەست ئەدەی. هەرچەندێ تەمەنت گەورە بێ هەر پێویستەوە دایک و باوکتن بۆی ڕێزیان لێ بگرن. وينظر إليهما بعين الوقار والرحمة. بچاوی ڕێز و حرمەت و میهرەبانیەوە تەماشای دایک و باوکی خۆت بکە. يدعو لهما بالبقاء. بەردەوام دوعایان بکە خوای گەورە تەمەنیان درێژکە. خوای گیان تەمەنی دایک و باوکم درێژکەی. خوای گیان بێوەیان کەی، سەلامەتیان کەی. دایک و باوک دروست نابن و خێزانەکەت بمرێت وانی ژنێتر بێنی پشتیوان بخوا. منداڵەکەت، کچەکەت، کوڕەکەت لەوانەیە پشتیوان بخوا ژنێتر بێنی دووبارە کچ و کوڕیتر بۆ دروست ئەبێتەوە بە ئیزنی خوا. بەڵام دایک و باوک دروست نابنەوە. وەڵڵاهی خێزانیشت، وەڵڵاهی کوڕەکەیشت، وەڵڵاهی کچەکەیشت، خوشکی بەڕێزم تۆش وەڵڵاهی مێردەکەیشت بەقەد دایک و باوک تۆی خۆش ناوێت. هیچ کەسێک لە ئێمە نییە باوەڕ ناکەم نییە بەقەد دایک و باوکت تۆی خۆش بوێ. خێزانەکەت لەگەڵتان نەگونجا جێت دەهێڵێ، پیاوەکەت لەگەڵتان نەگونجا جێت دەهێڵێ، ئەڕوات لێک جیا بنەوە. بەڵام دایکت سەری بشکێنە، عەزێتی بدە، هەموو ئازارێکی بدە، بە هیچ جۆرێک ئامادە نییە حاشەت لێ بکە. وەڵڵای ئەگەر حاشەشت لێ بکە سوێن بخوا، ئەگەر حاشەشت لێ بکە لە ماڵیش دەرت کە بڵێن پەنجەیەکی بە چەقۆ بریندار بۆ دایک لێوە ئازارە چێژێ، باوکت ئازارە چێژێ، با دەریشی کرد بێتی. بەس
ئەگەر خێزانەکەت بێ مێردەکەت بێ احتیمالی وانە بێت يدعو لهما بالبقاء دعاء بوبك خوای گەورە تەمەنیان درێژکا بیان هێڵێتەوە ويشكر لهما عند الكبر سپاسیان بکە لە کاتێکە کە بەتەمەنن ئەچنە ساڵەوە دایگیان دەست خۆش بێ باوەگیان دەست خۆش بێ ئێمە سپاس دەکەین خوای گەورە نمونەتان زۆر کە خوای گەورە لێتان ڕازی بێ کە خزمەتی ئێمەتان کردووە لا يضجر بهما ولا يحقرهما ئینسان نابێ عاجزیان کە نابێ بێتاقەتیان کە نابێ خەمباریان کە نابێ بە چاوی بێڕێزی و تەماشایان بکات نابێ شتێ بکەی کە ئەوان ناڕەحەت بن ئەوان خەمبار بن ئەوان بێتاقەت بن و نابێ بێڕێزی بەرامبەریان بکەی بە چاوی سووکە و تەماشایان بکەی وەڵا پیر بۆ تازە من بۆ چیمە خەڵکی وا هەیە قێز لە دەستی دایک و باوکێ کاتەوە نەک سوتاوە ئەڵێ دەستی چرچ بووە ئەگەر خۆشت تەمەن باقی بێ شەڵا ڕۆژێکە بێ دەستی خۆشە بە چرچێ بینیت ئەو کاتە مناڵەکانی خۆت قێز لێەکەنەوە ئەوە شەرمەزاریە بەخوا بۆ ئینسان إن استعان به على طاعة أعانهما ئەگەر دایک و باوک پێویستە ڕێز و حرمەتیان لێ بگیرێ إن استعان به على طاعة أعانهما وإن استعان به على معصية لم يعنهما ئەگەر دایک و باوکت یارمەتیان دای بۆ تاعەت و عیبادەت و خواپەرستی ئەوە تۆش پشتیوان بەخوا یارمەتی دەریان بە هەموو کاتێ لەگەڵ دایک و باوکە بەڵام ئەگەر هاتوو یارمەتی دانی تۆیاندا یارمەتی تۆیاندا بۆ معسیەت و گوناه و تاوان تۆ بە قسەیان ناکەی بەڵام نابێ ناڕەحەتیشیان کەی ماندووشیان کەی فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا ئەگە دایکت باوکت فەرمانی پێکردی بە خراپە بە گوناه بە تاوان بە قسەی ناکەی بەڵام بێڕێزیش بەرامبەری ناکەی بۆ نمونە باوکت ئەڵێ وەڵاهی نابێ بچی بۆ مزگەوت مەڵێ وەڵاهی دەچم بۆ مزگەوت نە بەکردەوە بڕۆ بۆ مزگەوت بەڵام بەدەم هیچ مەڵێ بەرامبەری مەوەستە بەرامبەری مەوەستە وەڵاهی نابێ سونەت جێبەجێکەی تۆش مەڵێ وەڵاهی جێبەجێی دەکەم نە جێبەجێی کە بەڵام بە قسە هیچ بەرامبەری مەڵێ بەکردەوە ئیشی خۆت بکە ئەوەی کە خوا پێی خۆشە ئەنجامی بدە بەڵام بێڕێزی بەرامبەر دایک و باوکت مەکە وا بەرەو ڕوویان مەوەستە خەڵکە زانم چەند کەسە زانم دەڵێ لەگەڵ باوکمدا بەینم نییە لەسەر پارۆپول لەسەر فڵانشت لەسەر میراتی چی جارێ باوکە زیندووە میراتی چی باوکت زۆڵم لێ بکە باوکت کافر بێ بێدین بێ مجریم بێ ئیماندار بێ غەدار بێ زاڵم بێ پیاوچاک بێ هەرچێک باوک و دایک مەجاریتیان هێڵی سوورە بۆت نییە قسەی لەگەڵادا بڕی وەڵا کێشەم لەگەڵیدا هەیە لەسەر پارە جات خوا چی دەڵێکت بم کوڕە خۆش بێ باوک زیندووە هێشتا داوای حەقی خۆیەکەت کەواتە ئەو کوڕە حەزەکە باوکی زوو بمرێ ورفق بهما في معصيته إياهما بەڵام کاتێکیش کە دایک و باوکە گە تاوانیان کرد تۆ بێ بە نەرمی قسەیانە گەڵا بکەی نابێ بشتە گژی دایک و باوکتا بۆ وا دەکەی چونکە ئەو دایک و باوکە لەوانەیە وا پەروەردەکرابێتن خەتای ئەوان نییە ئەوەی کە کاتی خۆی لە گەنجێتیا شتی فێر کردوونە لە منداڵیە فێریانی کردووە خراپ فێریانی کردووە بۆیە ئەبێت تۆ عزریان بۆ بێنیتەوە ئەبێ لەگەڵیانە نەرمونیان بی ڕێزیان لێ بگری حرمەتیان لێ بگری غەڵەت بەرامبەریان نەکەی يحسن الأدب ليرجع عن قبيح ما أراد أبي تشاك أدب جوان بي لقليانا بو أوي أوانيش بقرينا لوش تاني كناشرين خرابة ما أراد أوانيك ديانوي بيكنو خرابة تو روشتو أخلاق جوان بي لقليانا بشتيوان بخو أوانيش وازدهن مما لا يحسن بهما فعله هەندێک شتێ نابێت جوان نییە دایک و باوک ئەنجامی بدەن یا هەر کەسی ئەنجامی بدە بەڵام کاتێک کە دایک و باوکت غەڵەتیان کرد تاوانیان کرد ئەبێ ئاگاداری و خاڵە بیت تۆ کارێکی وهانێکی بێڕێزی بەرامبەریان بکەیت سە خەڵکی وایە ئەمڕۆ دایک و باوکی ژن پیاون شەڕەکەن کێشەیانە بێ مشکیلایانە بێ ئەو شتێکی ئاساییە هیچ ژن پیاوێک باوەڕ ناکەم دەگمەنە هەبێ بێ کێشە بێ ئیلا کێشار هەیە کەم یا زۆر بەڵام کاتێک کە کێشەکە ڕۆدا مناڵی وا هەیە بەعام مناڵ پشتیوانی لە دایکی خۆیەکە و دژایەتی باوکێکات ئەمە زۆر ترسناکە ئەوان ژنمێر دەکەن شەڕەکەن قسە بە یەکەکەن جاری وا هەیە بۆڵە دەکەن تۆ بۆت نییە بێ ڕێزی بەرامبەر دایکت یا باوکت بکەی ئامادەیە لەسەر دایکی قسە بە باوکی بڵێ نابێت
نەقسە بە دایکم دەکەم نەقسە بە باوکم دەکەم ئەگەر باوکم زوڵمی کرد باوەک گیان دەستی ماچەکەم هەنێ قسەی خۆشی لەگەڵاکەم باوەک گیان بەرامبەر دایکم ئەم کارانە ئەنجام مەدە دایکیان توش ئەمانە مەکە جاری واشەیە تۆ ئاگات دێنە دایکت تاوانبارە و جاری واشی تۆ ئاگات لێنێ باوکت تاوانبارە بۆیە هەیە پشتگیری دایکی دەکا بەعام هەندێک کەسی شەیە پشتگیری باوکیان دەکەن بەڵام بەعام منداڵ هەر لەگەڵ دایکایە و لە حەق و ناحەقا دیفاع لە دایکی خۆیان دەکەن دایکی حەقی زیاتر بەسەر دەستی خۆش بێ بەڵام کاتێک کە زانیت دایکت ناحەقە و مافی باوکت نادا تۆ دیفاع لە ناحەق مەکە بەڵام بۆ هەردوو لایەن تۆ بێتەرەف بە لایەنگیری کەسیان مەکە لایەنگیری حەق بکە ئامۆژگاری هەردوو لایەن بکە بۆ هەندێک شتەی ئەوان جوان نییە ئەنجامی بدەن پێویستە نەسیحەت و ئامۆژگاریان بکەیت ئەم دوو خەتەشە خوێنین ئینشەڵڵا یەصیل الرەحیمە ئەهلی قورئان سیلەی ڕەحم بەجێ دەهێنن سیلەی ڕەحم بەجێ دەهێنن هاموشۆی خزم و کەسوکار دەکەن ويكره القطيعة أهل قرآن أهل إيمان بيان ناخوش لقل خزم كسكاري خويانا قطع بكنو علاقة خزماتي هاموشو ببتشرينا من قطعه لم يقطعه من عصى الله فيه أطاع الله فيه من قطعه لم يقطعه أجر خزمة كانت قطعي علاقة أنا قلت واكر تو قطعي ناكي چونکە تۆ نابێ خۆڵقی دا ئاستی ئەوانە و جا ئەگە تۆ کەسێک کە ئەهلی قورئانی وەکەوان تەسەڕوفات بکەی وەکەوان هەڵسو کەوتکەی فەرقت چییە ئەگەر ئەوان قەطعیان کرد تۆ قەطعی ناکەی نای بچڕێنی تۆ سەردانیان دەکەی تۆ لەبەر خاتی خوا دەچی ئیش بیان نییە من عصى الله فيه أطاع الله فيه ئەوەی کە ئەوان ئەگەر هاتو گوناه و تاوانیان کرد تۆ گۆڕاڵی فەرمانی خوا دەکەی ئەگەر ئەوان خراپەیان کرد تۆ چاکە دەکەی ئەوان نەهاتن تۆ دەڕۆی ئەوان خراپەیان کرد تۆ چاکە دەکەی بۆیە پێویستە ئەهلی قورئان ڕێز لە دایک و باوکی خۆی بگرێ ڕێز لە خزم و کەسوکار و هەموو کەسێتر بگرێ لە کۆتاییدا دەڵێم دایک و باوکمان خزم و کەسوکارمان برادەر و دۆست و دراوسێمان هەتا لە دنیادا ماون با ڕێزیانێ بگرین ڕۆژێکە بێ سوێن بەخوا ئەو کەسەی کە تۆ دەیبینیتەوە جارێتر تۆ نایبینیتەوە یا ئەو تۆ نابینێتەوە دەمرێت یا تۆ دەمریت ڕۆژێک دێتە پێشەوە ئەو ماڵێک کە هەموو ڕۆژێ بۆی دەگەڕایتەوە ڕۆژێک دێ بۆی ناگەڕێیتەوە بە جەنازەی دەبن بۆ ماڵ لە ماڵ دەرەچی ئیشت هەیە بۆ کەسابەتیە بۆ سەردانیە بۆ شتێک ئێوارە جەنازەکە دێتەوە ڕۆژێکە بێ بۆ ئەو ماڵە ناگەڕێیتەوە ڕۆژێکە بێ براکانم هەمومان ئێستا کە دەڕۆین و ماڵ خۆمان لە ماڵەوە جێگایەکمانێ بۆمان ڕائەخن شوێنێکی لە شوێنەم شوێنی خەوتنی ئێمەیە ڕۆژێک دێت جێگاکەمان لەو ماڵە بۆ ڕاناخرێ جارێتر جێگامان بۆ ڕاناخرێتەوە شوێنەکەشمان چۆڵەڕێ ئێوەش کاتێکە لە دنیادان هەڵدەن بۆ قیامەتی خۆتان هەڵدەن خوا لە خۆتان ڕازیکەن ئەو تەمەنە کورتەی کە هەمانە با بۆ خوا سەرفیکەین لەوانەیە ئەم مەجلیسە کە ئێمە دادەنیشین خوای گەورە لێمان قبوڵ کە کێ دەڵێ جارێتر دەیبینینەوە تەمەن سیقەی نییە بۆ هیچ کەسێکمان هیچ کەسێک لە ئێمە باسیقەی بەوە نەبێت کە ساڵێتر مانگێتر دەمێنێ 10 ساڵی تر دەمێنێ کەواتە ئەمڕۆ خۆمان ماندووکەین بۆ قەبر و قیامەتی خۆمان قیامەت لە پێشمانە خۆمان حازرکەین خۆمان حازر نەکەین هەر دەمرین جا لە کۆتاییدا دەڵێم ئینشاڵڵا ڕێزە دایە و باوە بگرن دایکیان و باوەکیان ئەوانەی کە دایک و باوکیان ماوە یا کەسێک لە ئێوە دایکی ماوە یا باوکی ماوە ڕێزانێ بگرن هەتا لە ژیاندان کاتێک کە لە دەستدان ئەو کاتە قەدریان بە تەواتی دەزانی بەڵام هیچ قیمەتێکی نییە لە کۆتای دەڵێم ئینشاڵڵا بە خۆماندا بچینەوە ئەوە شتێکم لە خودبێک شابازگە حەزم و یادەوەریە بۆ ئیشی باسکەم تقریبا ساڵێک ئەبێ نابێت من باوکم تەخوالی خۆش بێت تقریبا 5 ساڵە مردووە لەگەڵ برادێکا بەڕێگایەکە ڕۆشتم تقریبا ساڵێکە بێ زیاتر کەمتر لەو سیارەکەی خۆم بوومە ڕۆشتم پیاوێکی بە تەمەن بینای دوکانێکا وەسا بوو پشتی لە من بوو بە برادەرەکەم وت کاکە ئەو باوکمە بۆ سەبا بچمە لای باوکم کەوام وتم بڵای خۆ باوکم نەماوە خەریک و بوەستم بچمە خوارەوە بۆ لای باوکم بۆی سەری خەم ناو سیارەکەوە هەر ئەوەندەی کە وتم لە دەم دەرچوو یەکسەر وتم خۆم باوکم نەماوەڵە باوکی من نییەوە ڕۆژێک دێ تۆش دڵدا چەڵێکی کەسێکە بینی وازانی باوکتە وازانی دایکتە بەڵام دایک و باوکت نەماوە لە دەستتدان ئەمڕۆ ڕێزیان لێ بگرە غەڵەتە بەرامبەریان کردەوە بڕۆ داوای لێبوردنیان لێ بکە
ئەو کاتە ئینشاڵڵا لە دنیا و قیامەتە خوا لێش ڕازیە بێ چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕازیبوونی خوا لەگەڵ ڕازیبوونی دایک و باوکدایە تووڕەبوونی خوا لەگەڵ تووڕەبوونی دایک و باوکایە خوا لە خۆت ڕازیکە پشتیوان بەخوا پاشان دایک و باوکش لە خۆت ڕازیکە بەڵکو خوا گەورە لێت ڕازی بێت یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک مردوەکانمان خۆش بی خوای گیان لە گوناهی دایک و باوکمان خۆش بی خوای گیان دایک و باوکمان زیندون یان مردوون خوای گیان ڕەحمان لێ بکە خوای گیان ڕەحمەت و میهرەبانی خۆت بڕژێنە بەسەریاندا خوای گیان هیدایەتی ئەو کەسانش بدە کە لەگەڵ دایک و باوکیانە خراپن وایان لێ بکە بەردەوام ڕێز و حورمەتی دایک و باوکیان بگرن خوای گیان لە ئێمەش خۆش بە لە موسڵمانانش خۆش بە خوای گەورە دەموچاوانە هەموو دەموچاوەکانی تریش لە ئاگری دۆزەخ بە دوورکە بە بەهەشتی پانوبەریان شاد کە ئامین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خوا پاداش خێرتان دات.